خوای خۆت شایەدی کەس بە قسەمان ناکە ئیلا کەمێک نەبێ. خوای خۆت شایەدی بازاڕەکان بەکەڵک نەماوە، زانکۆکان و قوتابخانەکان بەکەڵک نەماوە، ئەهلی مزگەوت و جومعە و جەماعەت، بەڵام خوای خۆت ئاگاداری ڕێگای شەیتانیان گرتووە زۆرێکە. سفورە جلی تەسک و لەبەر دەکەن خوای دەسەڵاتمان نییە، تەنها ئامۆژگاری خێر دەکەین، خوای هیدایەتیان بدە یا رب العالمین. خوشکە بە ڕێزەکەم، هیچ گومانێکت لەوەدا نەبێ کە دەمریت. باش پرسیارێک لە تۆی سافیرێ دەکەم خوشکە بە ڕێزەکەم، پرسیارێک لە تۆ دەکەم جوابم دەرەوە. ئەگەر پێت بڵێن ئەمڕۆ پێت بڵێن یەک پارێزگایەک یەک شارێکت بە کاملی دەدەی نییە، بەڵام بەیانی دەمریت، فڵان کەس فڵان پارێزگا هەمووی مڵکی تۆیە بۆ تۆ، بەڵام تۆ بەیانی دەمریت، دڵخۆشە بیت؟ ئەگەر خۆشترین خواردنت بدەنێ ئەو ڕۆژە بڵێن ئەمە بخۆ بەیانی دەمریت، دڵخۆش دەبیت؟ زۆرترین پارە و ئاڵتونت بدەنێ ئەمڕۆ بڵێن بەیانی بەڵام دڵنیا بە بەیانی لە ژێر خۆڵدای، تۆ دڵخۆش دەبیت؟ نەخیر. هەروەکو چۆن ئەمانە دڵخۆشت ناکە چونکە بەیانی دەمریت، دڵنیا بە سفوریەکەیشت لە ڕۆژی قیامەتا دڵخۆشت ناکە، چونکە لەوانەیە ئەمڕۆ هەندێک کەسێ ئێستا لە مزگەوتەکانە جومعە دەکا بەیانی بکاتە لە ژێر خۆڵایە. ئەمە ترساندن نییە، ئەبێ بترسی، ئەمە بۆیە بە خۆتا بچیتەوە، مردن کات و ساتی بۆ نییە. بۆ ئێمە نازانین، دیاری کراوە کات و ساتەکەی، بەڵام ئێمە نازانین چ کات و ساتێک. کەواتە خوشکە بە ڕێزەکەم، دڵنیا بە دڵخۆش نابی دە ڕۆژی قیامەتا بۆی کە سافیرە بوویتە، پانتۆڵە پێ بوویتە، جلی تەسک و تەنگت لەبەر کردووە. ئەگە پێت خۆشە دڵخۆش بی، ڕێگای خوا بگرە، چونکە وەڵڵاهی مەوعیدێک و لیقا و بینینێکت لەگەڵ خوادا هەیە. دڵنیا بە تەنها دەچیتە خزمەتی خوای گەورە محاسەبەت دەکا، وەڵامێک بۆ ئەو ڕۆژە ئامادە بکە.